زۆرن ئەو بانخوازانەی کە لە دەیەکانی ڕابردوودا لە هەشتاکان و نەوەتەکان و دووەزارەکان خزمەتی بەرچاویان بە کۆمەڵگە کردووە. یەکێک لەو بانخواز و مامۆستا بەڕێزانە مامۆستای کۆچکورد و مامۆستا جەمیل عەلیە. ئێمە ئەمڕۆ باس لە بەشێکی بچووک لە ژیان و خزمەتەکانی دەکاری بانخوازی دەکەین بە میوانداری کاک موسعەب جەمیل کوڕی مامۆستای کۆچکورد و کە کاک موسعەب خۆشی یەکێکە لەو کوڕانی زۆر لەگەڵ باوکیدا دوای ئەوەی باوکی بینایی لە دەزەدا لەگەڵی دەوری قورئانی کردوێتەوە و زۆر هاوکاری کردو لەگەڵی جیاوە. ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە کاک موسعەب جەمیلمان لەگەڵایە. کاک موسعەب سڵاوی خوات لێ بێ، سوپاس بۆی کە لەم تەوەرەیە لەسەر ژیانی مامۆستای کۆچکوردووی باوکت لەگەڵماندا قساکەیت. با لەوە دەست پێ بکەین. حەزەکەم سەرەتا پرسیارەکە ئاوا بکەین بۆ ئەو کەسانەی کە نەیان ناسیویان ناوبانگیان نەبیستووەیان بیریان چۆتەوە مامۆستا جەمیل عەلی کێیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. زۆر سوپاسان دەکەم، زۆر سوپاسی کەناڵی پەیام دەکەم. خوای گەورە سەرکەوت و سەرفراستان بکە. طبعا مامۆستا جەمیل عەلی پیرداوت بە ئەسڵ خەڵکی گوندی شاوێسی بن هەولێرە، تقریبا 5-6 کیلۆمەتر لە سەنتەری شاری هەولێر دوورە. هەر لە گچکەیەوە باپیرم واتە باوی حاجی عەلی خستێ بەرخوێندن لە گوندەکەی خۆمان لە شاوێس بۆ فەقێ لە لای مامۆستا مەلا عەبدوڵای سەیبەردانی. پاشان هاتە هەولێر. لە هەولێر داخلی مەدرسەی دینی بوو کە لەسەر قەڵای هەولێر لەوێ ئەو مەدرسە کرابەوە. لەوێ بەردەوام بوو، هەر لەوێ تێکەڵی کۆمەڵەی برایانی موسڵمان بوو. مامۆستا سوهەیب، مامۆستا مەعاد ئەوانە پێکەوە تەڵەبە بوون، خەڵکی ئاکرێ بوون. تەبعاً ئاکرێش لە مووسڵ نێزیک بوو، ئەوانە لە ڕێی مووسڵاویەکان تێکەڵی کۆمەڵی برایانی موسڵمان بوون کە باسی کۆمەڵی برایانی موسڵمان و ئەو شتانیان کرد بوو، توانیان کاریگەری لەسەر بام دروستکەن. ئیدی بابم تێکەڵی برایانی موسڵمان بوو. لە خوێندنی حوجرە و لە خوێندنی دینی بەردەوام بوو. پاشان باپیرم دەیگواستەوە لە بۆ مەدرسەی حکومی. لەوێ کە خوێندنەکەی تەواو دەکا لە پۆلیسەی ناوەندی تەواو دەکا، دەڕواتە ئامادەیی کوشتکاڵی ئاسچی کەلک، ئەوەی لە کەلەکە. طبعاً لە پۆلی سەی ئەو کات سەی ناوەندی کە دەکاتە نوێی ئێستا پلەکانی زۆر باش بوون، دەرەجەکانی زۆر باش بوون. هەتا مدیر بانجی دەکا، مدیری ئامادەی کوشتکاڵی ئاسچی کەلک بانجی دەکات دەرێ وەرە ژۆری ئیشم پێێتە کە دەچی چاچی لە پێشدا دەنێ و زۆر ڕێزی دەگری دەری کاکە ئەتوو دەرەجەکانت باشن، حەز دەکەم بچی خوێندنی ئامادەیی تەواوکەی نەک بێ ئێرە. بابیشم باسی وەزعی خۆی لە بۆ دەکا کە ئەمن چاوەکانم زۆر باش نییە، خوێندنی ئامادەیم پێ تەواو ناکرێ. ئیدی لەوێ بەردەوام دەبێت لەسەر خوێندن، هەتا لەوێ یەکەم دەبێتەوە مامۆستا. لەوێ پاش ساڵێک لە مامۆستایەتی چاوەکانی لە دەست دەدا. طبعاً لە ساڵی 1970 هەتا 1976 تقریبا 5 ئەمەلیاتی کرد، نەشتەرگەری چاوی کرد لە بەغدایە. 1 ساڵ دەوامی دەکرد، دیسان وای لێ دەهاتەوە. ئیدی لە 76 چاوی نەما، کە نەما خانە نشین بوو. ئیدی طبعاً هە لە گەنجیەوەش لەو کاتی کە قوتابی بوو لە سەرقەڵا لە قوتابخانەی ئاینی لەگەر مامۆستا سوهەیب بوو، مامۆستا موخلزی یونس و کۆمەڵە برادەرێک مامۆستا جەمال و ئەوانە دائیم خەریکی بانگەواز بوون. دەڕۆیشتن لە بۆ گوندەکانی دەوروبەری هەولێر، جار بۆ بە پێیان دەڕۆیشتن یان مەسەلەن هەر چۆنێک بە دەچوون بانگەوازیان لە بۆ دینی خوای گەورە دەکرد. یعنی ئەوە هەر لە گچکەیەوە خەریکی بانگەواز بووە لە بۆ دینی خوای گەورە. کە چاوی نەما لە تەمەنی 30 ساڵی ئیدی خۆی خانە نشین کرد، خۆی یەکلایی کردەوە لە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. کە چاوی هەبوو ئەوەندەی لەبەر نەبوو، متەفەریقەی لەبەر بوو، هەروە سوورەتی بەقەرەشی لەبەر بوو بە کاملی. ئیدی لە ماوەی تقریبا 2 ساڵ و نیو 3 ساڵ هەموو قورئانی پیرۆزی لەبەر کرد.
ئەو ماوەی دوای لە هەشتاویەک حکوومەتی عێراق بڕیارێک دەردەکات ئەوانی خانەنشینن دەتوانن بگەڕێنەوە سەر وەزیفە ئەگەر هێشتا گەنجن عمریان زۆر نییە. لە مزگەوتی ئازادی دەبێتە قورئان خوێن و بانگبێژ هەتا 1994 لەوێ بەردەوام دەبێت. طبعاً ئەو ماوەی لە هەشتایەکان ئەمن باشم وەبیرە دائیمەن خەڵکێکی زۆر لە دەورەی بوون سەردانیان دەکرد دائیمە کە گچکە بووم دەچوومە ژوورەکەی دەمدیت خەریکی قورئان خوێندن و خەریکی ئەوجا کتێبخانەی زۆر گەورەشی هەبوو لە ژوورەکەی خۆی ئەو کتێبخانەیە کاریگەریەکی زۆری لەسەر ئێمەش هەبوو منداڵەکانی خوشک و برایەکانم ئەوە مامۆستا جەمال بوو لەگەری مامۆستا یەحیا بوو زۆر لە مامۆستا موحسین بوو برادەرەکانی زۆر حاجی فوادی ڕەحمەتی بوو شەید فواد مامۆستا مخلص یونس بوو زۆر بوو برادەرەکانی هەمووی دائیمەن پێکەوە بوون مامۆستا سەلمان بوو ئەوانە هەموو دەمی خەریکی کتێب و خەریکی دەرس و دەور و ئەو شتانە بوون یعنی ڕۆژێک لە ڕۆژان نەمدیدمانمان چۆربی ئەوجا لەگە برادەرەکانی زۆر جارەوە بوو دەگەڕا دەچوو ئەوێ سەردانی ئەو گوند و ئەو ناوانەی دەکرد یان هەر بوو گواستنەوەک بە یان هەر مەولودێک بە یان هەر تەعزیەک بە ئەوە کاریگەریەکی زۆری دەبوو لەو ڕۆژەی بە محازەرات و بە ئەو گەنجانی کە دەورەیان لێدا یعنی بەڕاستی لە هەولێر کاریگەریەکی زۆری هەبوو قوتابی زۆری هەبوون هەتا 1994 لە 1994 کە یەکگرتووی ئیسلامی دامەزرا یەک بوو لە ئەندامانی دامەزرێنەرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو ئەوجا پێش ئەوەی دامەزرێش دائیم هەر قوتابی هەبوون یان مەسەلەن بەشداری کۆڕ و کۆبوونەوەکانی دەکرد هەر کۆڕ و کۆبوونەوەک ئایا لە هۆڵی میدیا بە لە هۆڵی گەلبە لە هۆڵی ڕۆشنبیری بە یعنی بەو بێچاویەی دەچوین زۆر جار مەسەلەن کاکم ئوسامە یان حاجی بخواری یان ئەمن دەستمان دەگرت لە 94 کە یەکگرتووی ئیسلامی دامەزرا یەک بوو لە ئەندامانی دەستەی دامەزرێنەر بەڵام لە 1995 فکرەی ئەوەی هاتە ناومێشی بنکەیەکی لەبەرکردنی قورئانی پیرۆز دامەزرێنێ تەبعەن زۆر بەو دامەزرانی ئەو بنکەیە زۆر هیلاک بوو هەتا دامەزران یەکەم بنکەی قورئانی پیرۆز کە لە هەولێر دامەزرا لەسەر دەستی بام دامەزرا ئەوە بەردەوام بوو هەتا وەفاتیشی یعنی تو لە 1995ەوە دامەزرا هەتا 2020 یعنی لە ماوەی 25 ساڵ بابم بەس خەریکی قورئان بوو خەریکی خوتبەی جومعە و خەریکی محازەرات و خەریکی بانگەوازکردن لە بۆ دینی خوا طبعا ئەو ئاەتەی تەواو بەرجەستە کرده بوو ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة يعني زۆر بەوردی ئەو ئاەتەی لە بانگەواز جێبەجێ کرد بوو یەک بەسەرهاتی سەیرت لە بۆ بجێڕمەوە لە مەسەلەی بانگەوازکردن دەچوینە نوێژی جومعە سواری سیارەی بووین گوتی دڵم زۆر خۆشە گوتم خێر بابا گوتی وەڵاهی دوونی شەوی ئافرەتێک تەلەفۆنی لە بۆ کردم زۆر دوعای لە بۆ کردم گوتی ئەمیش گوتم خێر مەوزوع چییە بزانم مەسەلە چی ئەو ئەوەندە دوعایم لە بۆ دەکەی گوتی مامۆستا ئەگەر وەبیرت بێ 4-5 مانگ پێشستا تەلەفۆنم لە بۆ کردی گوتم مێردەکەم زۆر خراپە پیاوەکەم زۆر خراپە بزات بە تایبەتی شەوی جومعان خەریکی عەرە خواردنەوەیە ئەوجا بەوەش ڕاناوەسی دەبی ئەمن مێزی لە بۆ بڕازێنەوە ئەمن لە پێشیدا بنێم و ئەو شتانە ئێستا گەیشتە بنبەست بە هەموو توانای خۆم هەوڵ دەدەم لێ جودا بمەوە یعنی تەواو تەحەملم نەما بەرگەم نەما من لە پیاوەکەم جودا دەبمەوە گوتم منیش زۆر ئامۆژگاری بکرد گوتم ئەوە پیاوتە بابی منداڵەکانتە سەبر بگرە خزمەتی بکە مێزی لە بۆ بڕازێنەوە و یارمەتی بدە و قەیناکە بە خۆت لە بۆی دابنێ بە خۆت ئەستم بڕۆ بە خۆت بەرداخی بەدەمیوە بکەم وەتی مامۆستا ئاخر ناکرێ و ئەمن دەزانم ئەوە مادام مێردتە دینەکەمان وامان پێ دەڵێت کە پیاو خزمەتی خێزانی بکە خێزانەکەش خزمەتی پیاوەکەی بکە ئیدی زۆر ئامۆژگاری کرد بوو گوتی بەس ئەوەندەم لە بۆ بکە سەبری لێ بگرە ئەو ماوەیە 2-3 مانگ سەبری لێ بگرە بزانە ئەمن 100% گەرەنتی دەدەمێ ئەو پیاوە دەگۆڕێ وەتی دوونێ تەلەفۆنی کردەوە گوتی مامۆستا ئەو ئامۆژگاریانەی تۆم هەموو جێبەجێ کرد
وتی ڕۆژێک پیاوەکەم فکری کردوەتی وەرە بزانم خێرەوە گۆڕای یعنی پێم سەیرە پێشتر هەموو دەمێ شەڕمان بوو هەموو دەمێ یعنی ڕازی نەبووی بە وەزعی من ئێستا تو یارمەتیم دەدەی ئێستا بە هەموو شێوەک لە شێوەکان خزمەتم دەکەی تو وەڵام نیش تەلەفۆم لە بۆ مامۆستا زەمیلی کردی مامۆستا زەمیل وتی مادام پیاوتە دەبی خزمەتی بکەی گوتی تۆزێک داما فکری کردەوە گوتی چما دین ئەو هایە گوتم ئەرێ وەڵام مامۆستا ئەو های پێگوتم گوتی باش گوتی هێندەی پێ نەچوو ئەوەی هەیبوو لەمانە و شەوشتەکان هەمووی شکاند و خۆی خاوێن کردەوە دەست نوێ شوشت و دەستی بە نوێژە کرد و ناوی خۆشمان نووس ئێستا ناومان لە بۆ حەز دەرچووە و دەچینە حەز یعنی هەتا گەیشتنە مزگەفتی بام زەردەخەنە لەسەر لێوانی بوو هەر دەیگو ئەلحەمدولیلا تەمان ئەوە یەک کە ئەمن ئاگام لێ بووە بزانە چەندانی دیکە کەوها مەسەلەن لەسەر دەستی ئەو هیدایەت دراون یعنی لە هەمان کادا هەمومان ئاگادارین ئافرەتەک تەلەفۆنی لە بۆ مامۆستایەکی کرد گوتی مامۆستا مێردەکەم نوێژە ناکە گوتی لێی جودابەوە یعنی بزانە ئەوە فەرقی بانگەوازی ڕاستەقینە لەگەر کەسانی دیکە یعنی زۆرم پێسەیر بوو یان مەسەلەن هونەرمەندەکانی هەولێری زۆر برادەری بوون داهاتنە مزگەوت سەریان لێ دەدا یعنی برادەراتی لەگەر هەموو چین و توێژەکان هەبوو یا مەسەلەن هەتا کابرایەک کە بوو دائیم سەرخۆش بوو مدمین بوو ماڵیشی بەرامبەر بنکەی لەبەرکردنەکەی باوکم بوو زۆر جار بام دەگو کە دەهاتی نەدەرێ یان دەگو سەری لێدام دەهات دەگریا دەگو مامۆستا دوعام لێ بکە بەشکم خوای گەورە دەگو سەری بەڕانم دەکرد دەگریا تووشی ئیدمان و تووشی ئالوو دەبووم بوو بە ئەرە خواردنەوە دەگو دوعام لە بۆ بکە مامۆستا لە دەردەکی زۆر خراپدەم دەگو دەستم بە سەریدا دەینا زۆر دوعام لە بۆ دەکرد یعنی ڕەنگەمە زۆر جار کابرایە کە دەبینن خەریکی ئارە خواردنەیە بە چاوەچ خراپ تەماشای دەکەن یان ڕەنگە قسەی پێ بڕێن یان مەسەلەن ڕقمان لێ ببتەوە بە زوانە بوو یعنی بە هەموو شێوەک لە شێوەکان لەگەر هەموو چین و توێژەکان دۆستایەتی هەبوو دەگو زۆر جار کە دەهاتمە دەرێ لەگە مامۆستا جەمالی برادرم کە تەبعا زۆر برادەری دەگو ئەو برادەرە لە دەرکەی کە ئەمەی دەدیت دەگو سوندی دەخوارد دەگو نابی بڕۆن دەبی دعوەتی من نیوەڕۆ لێرە پێکەوە نانی بخۆین دڵی نەدەشکان دەچوو بانگەوازکردنەکەی ئابە و زۆرە بوو ئیدی ئەلحەمدولیلا ئێستاش پاش 4 ساڵ ئەوە یادی دەکرێتەوە بەڵێ کەمێک خانەوادی مامۆستا وەڵاهی بەڕێستان و خوشک و براکانتان چڕۆڵێکتان هەبوو لەوەی کە مامۆستا ڕاستە بانگەوازیە کرد بەڵام ئێوەش دڵنیام هاوکاری بوون و ڕۆڵێکتان هەبووە بە تایبەت کە مامۆستا بینایی لەدەستدا بەڵێ خۆی دەزانی چییە هۆکاری ئەوەی کە زۆر لی نێزیک بوون نابینا بوو ڕەنگە ئەگەر نابینا نەبا چاوی ساغ بە ئەوەندە لێ نێزیک نەبین چونچی بەخۆی ئیشکارەکانی خۆی ڕادەپەڕاند و بەخۆی دەچوە دەرێ بەس لەبەر ئەوەی نابینا بوو ئەمە هەموو دەمێ لەگەری بوون بەسا من لە بۆ نمونە لە 86ەوە تقریبا عمرم 10 ساڵ 11 ساڵ بوو لەگەری دەچوومە مزگەوتی ئازادی هەتا کە بووە ئیمام و خەتیبش لە نۆت و چارەوە هەر لەگەری بووم یا مەسەن ئوسامەی کاکەم حاجی ئوسامە دکتۆر ئوسامە یان دکتۆر بخاری ئەوانە ئەمە بیلال سوهەیب هەموو دەمی ئەوجە هەر یەکی ئێستا لە بۆ نمونە ئیشی من چ بوو خوتبەی جومعەم لەگەر ئامادە دەکرد ئامادەکردنەکە چ بوو مەسەن دەگوم سعب ئەو کتێبم لە بۆ بینە تەفسیری ئیمامی ئیبن کەتیر یان شەهید سەید قوتب یان مەسەلەن هەر کتێبە کە پەیوەندی بە ئامادەکردنی ئەو خوتبەی ئەو ڕۆژە ئەو جومعەیە بە فلانە کتابم لە بۆ بینە ئەوە مەوزوعەکەم خوتبەکەم لەسەر ئەو بابەتەیە ئیدی ئەمن لە بۆیم دەخوێندەوە یا مەسەلەن کاکم ئوسامە لەبەر ئەوەی جیران بوو لە نوێژی بەیانیان و نوێژی مەغریبان و عشایان لە بۆ زۆر سەردان و گەڕانەوە هەر یەکەمە سوهەیب زۆر خەریکی ئەرشیفەکانی بابم بوو خوتبە و محاسەرەکانی هەمووی بە ئەرشیف دەکرد هەڵسو کەوتی لەگەرەمە زۆر یعنی هەم باب بوو هەمیش برادەر بوو یەک نمونەی خۆمت لە بۆ بژێڕمەوە گەنج بووم لەگەر مەجموعە خزمەتی ئامۆزا و کوڕەخار و ئەوانە سەیرانێکمان کرد گەشتێکمان کرد ڕۆیشتین هەندێکیان جگەرە چێژ بوون ئیدی ئەمنیش گەنج بووم حەزم چوە جگەرەکەم داوا کرد خواردم پاش 2-3 ڕۆژی لە دەرێ بووم تەبان ئەوە هاتینەوە ئەو ڕۆژی هاتینەوە پاش 2-3 ڕۆژی خەبەرەکەی پێگەیشت لە بۆیان جێڕابەوە لە دەرێ بووم هاتمەوە سەلامم کرد سەلامی جوابداوە گوتی کوڕم دەستت دەمن و وەرە دانیشە دەستم داوە لە تەنیشتی دانیشتم گوتی ئەو پێرێ بەستر پێرێ سەیران و شتواتان کردبوو گوتم ئەرێ وەڵڵا یەکسەر گوتم وەڵای بابە سەیرانمان کرد لە فلانە جێژ جغارەکەم خوارد
تەماشای کردم پێکەنی وتی نەدەبا ئەو جگەرت نەخواردبە گوتم وەڵاهی بابە هات و گەنجم و گوتی کوڕم ئەمن کە لە کۆڕ و کۆبنەوەکان دادەنیشم باسی حەرام و حەڵال و ئەو شتانە دەکەم خەڵک لە جێیان دووربینتان لەسەر دادەنێ خەلە لە کەلەنگۆ هەبوو بێ لە بۆ من باسکە خۆش نییە ئەمن بێم ئامۆژگاری خەڵکی بکەم کوڕەکانی خۆم بە جۆرەچکە بزولێنەوە وتی ئێستا ژەگەر حەزت لێیە بیخۆ بەس تخوا مەچوو لە دەری مەیخۆ لە پێش چاوی خەڵکی مەیخۆ یعنی بەو دوو قسەی وای کرد ئەمن ئێستا و ئێستاش لە ئەوە لە 1990 بوو هەتا ئێستا دوژمنی گەورەم بۆ جگەر یعنی مەقسەدم بە چەند ئوسلوبە چخۆر چەند بە هادیئی چەند بە جۆرەی وای کرد کە ئەمن بە شێوەی وا ئامۆژگاری کردم خۆ دەیتوانی مەسەلەن گەنجیش بووم ئەو وەختی هەر 22-23 ساڵان بوو بە توندی ئامۆژگاری بکە یا مەسەلەن ئەزیەتمدا ئیدی ئەوە یعنی زۆرم پێ سەیر بوو کە دەچووینە سەردانی لەبەرمان هەردەستاوە یعنی زوو بە پیری و بابەت خوا دانیشە نادێگۆ کوڕم دڵم خۆشە کە دێن سەردانیم دەکەن یعنی هەلس و کەوتی ئەوەندە نەرم بوو هەتا لە مزگەوتێش پێش خوتبەی کە لە حوجرەی خۆی دادەنیشت ئەوە بێجگە لە ئینسانی بە تەمەن و گەنج و ئانە منداڵ دەهاتن سەریان لێددا ڤیدیۆم لایە کۆمەڵە منداڵێک دێن سەری لێدەن لە کندەرکەی چاوەڕێیان دەکرد هەتا دەهاتە دەرێ ئەجا عەرەبان لە گروپی بەودای لە گروپی زینستی ماڵی لەوێ بوو لەوێ دەژیا عەرەبیشی لێ بوو ئەوانە هەمووی دەهاتن شێخ شلۆنەک یەک پرسیاری لێ دەکردن و ماچی دەکردن و دەستی بەسەریاندا دەهینا و دوعای لە بۆ دەکردن یعنی ئەوەندە خۆشەویست بوو لە لای گەورە و گچکە و یعنی ژیانێکی عەجیب دەژیان وا تێ ناگەم کەسێک هیچ کەسێک لە ژیانیدا لە بابم مەسەلەن عاجز بوو بێیان لێ زوێر بوو ئەوە بەڵێ کاک مصعب بەڵێ کاکدان جەنابی مامۆستای کۆچکردو کۆمەڵێکی زۆر کۆڕ و سیمینار و وتاری هەبووە بێگومان باست لە ئەوە کرد کە هەموو هیوایەتی بنکەیەکی قورئان بۆ ئێستا سواز بۆخوا بنکەیەک لە شاری هەولێر کە خزمەتی تێدا دەکرێت حەڵیەوە سواز بۆخوا هەیە بەڵام تا چەند ئێوە وەکو کوڕەکانی جەنابی مامۆستای کۆچکردو ئەو ئەرشیفەی جەنابی باوکتان ئەو کۆڕ و سیمینار و وتار و ئەو بابەتە کۆمەڵایەتیانی هەبوو بەشداری تێدا کردووە تا چەند ئەرشیف کراون تا چەند دۆکۆمنت کراون تا چەند نووسینەکانی دۆکۆمنت کراون ئەگەر بە کورتیش وەڵام بێتەوە سوپاس دەکەم چکە کاتمان کەم ماوە بەڵێ وەڵاهی ئەرشیفەکانی ئەگەر تەمەشا پەیجی بابم بکەن پەیجی فەرمی مامۆستا جەمیل عەلی لەوێ هەموو شتەکانی لەوێ هەن خوتبەکانی محازەرەکانی هەتا کە لە کۆڕ و کۆبوونەوەکان چونکی دەنجی زۆر خۆش بوو لە هەر کۆڕ و کۆبوونەوەی خەڵک داوایان لێ دەکرد قورئان بخوێنێ ئەوانەی هەر هەموو هەیە بە کاسێتیش هەتا لە رادیۆ یەکگرت و لە تەلەڤیزیۆنی یەکگرت و ئەو بەرنامانەی کە لە پێشبڕچی قورئان لە کەناڵی یەکگرت و لە کەناڵی سپێدا هەر هەمووی هەیە ئەوە لەوێ وەچی دیکەش خوتبەکانی سوهەیبی برام ڕۆڵەکی یەکجار گەورەی هەبوو هەتا زنجیرە وتارەکی هەبوو بە ناوی فێڵەکانی شەیتان خوشتێک لە هەولێر خوا خێری بوو نووسی هەمووی نووسیەوە و کرا کتێب هەر ئەو کتێبەی هەیە بەڵام ئەوانی دی ئینشاء الله خەریک دەبین ئەرشیفەکانیمان هەمووی لەبەردەستە هەتا بەتەمانە یعنی نیەتمانە ڕۆژێک لە ڕۆژان ژیان نامەشی بنووسینەوە چونکی بەڕاستی بەسەرهاتی زۆری تێدایە کاریگەریەکی زۆری دەبی دڵنیا دەبم چونکی کابرایەک کە نابی ئەو ڕۆڵە گەورەی هەبی بە تایبەتی لە شاری هەولێر و لە هەموو کوردستان ئەوە بەڕاستی یعنی گرنگە ئەمە ژیاننامەکەی بنووسینەوە ئیدی ئەو ئەرشیفەی هەمووی هەیە ئەلحەمدولیلا هەمووی حازرە هەتا قورئان خوێندنەکانی کە هەفتایەکان بە تایبەتی هەفتا و هەشت و هەشتایەکان کە لە مزگەوتی ئازادی لەوێ بانگبێژ و قورئان خوێن بووە ئەوانیشی هەر هەیە ناوە سوهەیبی برام لە پەیجەکەی بابم یان لە یوتیوب هەمووی بڵاو دەکاتەوە ئەگەر سەردانی پەیجەکەی بکەن ئەرشیفەکەی زۆربەی زۆری دەبینن ئەوەی کە مەسەلەن داخلیشمان نەکرد ئەوە سەبر داخلی دەکەین ئینشاء الله بەڵێ سپاس بۆ بەڕێز مصعب جەمیل کوڕی مامۆستای کۆچکردو کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو سپاسی بەڕێزانەکەین بۆ ئەو کاتێک کە پێت بەخشین